جارێکی تر سڵاتان لێبێت دوایین تەور و گفتوگوی ئەمڕۆژمان بابەتێکە پێیوەستە بەوەی کە پاڵەوانیەتیەکی میلی لە شاری سلێمانی بەڕێوە چووەکە پاڵەوانیتە بۆ یاری گۆڕپان و مەدان بووە کە تیپی کوڕانی پەیمانگای تایبەتی وەرزشی سلێمانی پلەی یەکەمیان لە پاڵەوانێتیە بەدەستێناوە بێکمان ئەنجامدانی ئەم پاڵەوانەتیانەش هەم لەسەر ئاستی کوڕان هەم لەسەر ئاستی کچان ئەتوانین ئاستەکان دیاری بکەین و لەگەڵەوە شایمە دڵخۆشین بەوەی کە هەندێک لە وەرشەوانەکانمان ئەمەنە ئاستێکی باشیان هەیە لەو جێگەی خۆمان لە سلێمانی بێ لە هەر شارێکی تر بێت توانوێتی ئەو سنوورە تێپەرکە بێتە پاڵەوانێتی عراق لێرەشان بەشداری بکات هەڵبژاردەی عراق بێت بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە و لامان کاتیشا ئەنجامدانی ئەم جۆرە پاڵەوانتیانە تایبەتمەندی ئەبەخشێ بە هەم سلەیمانی ئەبەخشێ بۆی کە تۆ بتوانی لەناو پەیمانگەیەکە کۆکۆمەڵێک لەم خوێنکارانە پەروەرداکەی دوجار بێنی لە پنێو پاڵەوانێتیەکە ئاستەکانیان دیاری بکەین زانێ ئاستەکانیان چۆنە چۆن بتوانم بەشداریکەن و ئەمڕۆژ ئێمە بە دڵخۆشیەوە باسێ لە ئەنجامدانی ئەم پاڵەوانیەکەن کە هیچ یانزە بەڕێوە چووە و بزانین ئەنجامەکان چۆن بووە و بەشدار بۆکان لەسەر ئاستی کوڕان چۆن بوو لەسەر ئاستی کچان چۆن بووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد مامۆسا مستەفا ئەحمەد وەکو مامۆسا و سەرپەرشتیار کاگرەوە سەرهەنگ و وەکو وەرزشەوان واروەها کاک شاوان کەمال هەردووشیان وەرزشەوان و خوێنکاری بەشدار بووشن زۆر زۆر بەخێر بێن سپاس مامەت بودن مامۆستا باس سەرەتا بێمە لای تۆ مامۆستا مستەفا ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە چۆن پلانتان بۆ دانا چۆن ڕێکتان خست پێمان بڵێ چۆن بوو و سپاس بۆ میوانداریکردنتان زۆر زۆر بەخێر بێن سپاس دەکەم ئێمە وەکو پەیمانگەی پەروەردەوەرزشی سلێمانی ناحکومی بەشدار بووین لەو پاڵەوانتی گۆڕپان و مەیدان بڵێن لەسەر ئاستی شاری سلێمانی کە دەستخۆشی لە ڕێکخێرانەکەین ئەم پاڵەوانتیان ڕێخستووە ئەوە توانیمان پلەیەکی باش بەدەست بێنین کە پلەی یەکەمی لەسەر ئاستی شاری سلێمانی لەم پاڵەوانتیە بڵێ و وەکو ماوەی ئامادەبوونمان زۆر کەم بووە بۆ حکمی ئەوەی کە لە شاری سلێمانیە کراوە و سپاس بۆ خۆ کە توانیمە پلەی یەکەمی بەدەست بێنین کاتی ئامادەبوون کەم بوو یعنی چەندێک بەلەوە بۆ نمونە پێتان ڕائگەیەنە وەڵایی تقریبان 2 هەفتەیەک 11 ڕۆژ بۆ 15 ڕۆژ ڕاگەێنرا ئەم پاڵەوانتیە بڵێن بەڵام ئێمە وەکو خۆمان سەرەتا خۆماندانە نابوو کە بەشدار بین هەنێک حاڵەت و ظروفمان هەبوو دواتر شتەکان ڕێکخرا و زۆر نزیک بوو فتوڵەکە کە ئێمە وتمان بەشدار بین هەڵبژاردەی عێراقتان هەیە بۆ بەشدار نابوون ئەم بەهۆی هەنەیە کشتی تایبەت بوو یعنی ئەوە نەبوو بڵێن بەڵێ زۆر بەخێر بێن ئێوە کاکە شاوان کاکڕەوەست کاکە شاوان ئەگەر مایکەکە بگری بەدەستەوە سپاس بۆ ئامادەبوونێ زۆر بەخێر بیت تۆکو وەرشەوانێک کار خۆش پاڵەوان لە پاڵەوانتی عراقا بەشدارێبی بۆم پاڵەوانێتیە چۆن بەشدار بوویت و ئاستەکە و چی بوو کە بەدەستت دێنا زۆر بەخێر بن ئێمە وەکو یاریزانان وەکو پەیمانگاش ئێمە لە ساڵەکەیە بەدایمی لە تەمرین و تەدریبین ینی ئەوە نەبێ بەس بڵین بۆ پاڵەوانێتی خۆ ئاماداکەی ئەبێ لە ساڵەکەیە هەموو کاتی حاضر بەردەوام ڕاهێنان نەبێت بەردەوام لە ڕاهێنانەی چونکە بەڕاستی عێراق ریاسە لە عێراقا تۆزێک لە چاو وڵاتانی ترا دواکەوتووە ئەبێ خۆ ئامادەبی بوو هەموو حاڵەتێک یعنی ئەوە نییە بڵێ لیێستەوە پێدەڵێ 2 مانگی تر 3 مانگی تر یا 4 مانگی تر پاڵەوانێتیە لە پڕایە بوون ناڵێ مانگێک یا مرمناڵی 2 هەفتەی تر ئامادە بە ئەمە خێری پێ لەسەرەوە ئیشەکەیەوە زەحمەتەکە ئیتر یعنی واو لێ کات بەزری هەنە یاریزان تووشی مەلە لەبی تووشی ئیسابا بیجاری وا هەیە ینی تۆزی ڕاستە بۆمیان چەندە خۆتان ئامادە کرد چەند پێشمان ئامادە بووین چونکە عێراقمانە بوو تەواو بووین گەڕاینەوە هەفتەیەکی ما بوو کە گەڕاینەوە یەکسەر بەشداری ئێوە زۆر باشە بەڵێ زۆر باش ئەگەر لای کاکڕۆژ بەخێبی سەرکەوتوبی دووبارە پیرۆزبایی لە تۆکەین لە کاکشاوانیش جا ئەگەر بەڕێزت پێمان بڵێ ئێوە لە بازدانا بەشداریتان کردووایە بازدان پێمان بێ بە دوو شێوەیە یەکێکیان بەدارە ناخۆی شەوەکانی جیاواز ئێوە چۆن بووە اینجا بەرزیەکەشی جیاوازە یا چۆن بوو لە بازدانەکانە چەند جۆرێکمان هەیە سێ بازمان هەیە بۆ نمونە یەک بازمان هەیە بازی بەرزمان هەیە بازی زانامان هەیە من خۆمەک و خۆم یاریزانی سێ بازم کاک شاوانیش یاریزانی یەک بازە یەک بازەکە چەندێ کاک شاوان یەک باز لە عێراق یا لە دەرەوە لە ئەر قانونیەکەی چۆنە قانونیەکەی لەو حالە 3 مەترەوە دانێت بۆ کوڕان و بۆ کچان لە 1 مەترەوە و بەپی تەمەن و
ڕەگەز و ئەوانە جیاکرێتەوە گوتمان کچان بەجیا کوڕان بەجیا یاریەکان جێبەجێکرێت و کوڕان ناشئینمان هەیە شەبابمان هەیە متەقەدمینمان هەیە ینی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەیشتوان هەمویان لەوحیان لە 3 مەترەوەیە بۆ کوڕان بەڵام هیچ کچان لە 1 مەترەوەیە 6 محاولەت هەیە ینی 6 هەوڵدانت هەیە لەو 6 هەوڵدانەیە ئەگەر سیانی سەرەتا فاوڵکەی یەکسەر دەرەکریت وەکو پاڵاوتنە چۆنەڵی تەسفیاتێکە بۆ ئەو یاریزانانە باش مامۆستا مستەفا ئێستا باسییان کردوتیان ئەمان بە چه شێوەیەک بەشدار بوون و ئەوەی کە بەردەوام ئەبێ لە ئامادەیە بەموتی تووشی پێکانە بن هەندێک جار بەداخەوە و هەروەها لە ڕووی دەرونیەوە ئەمان لەوانەیە ئاهاز کاریان تێکا بێ زۆر ئەمان ئاگایان لە شێوازی ژیانیان بێ کاتیان زۆر دابنن بۆ ڕاهێنا ئێوە لە ڕووی دەرونیەوە چۆن ئەمان پاڵپشتی ئەکەن چۆن ئاگاتان لێیانە بێت دەست خۆش بۆ پرسیارە زۆر زۆر جوانە یەک ئەوە ئێمە بۆی بە هەڵە نەڕۆین بۆ بازانەکان ئێمە خۆهڵدان و بازانمانەیە ئەم یارزانانە پێیانەڵێن یارزانی خۆهڵدان واتە بە ناو شوێنێک بۆ لەم ناوچەیەکی دیاریکراو هەیە لە بازانەکان بۆ ئەوەی کە بازی بەرز و بازی زانەوانەمان هەیە ئەم دوو شێوازە جیازە هەردووکشی بازە بەڵام ئەو حاڵەت ئەمان خۆهڵدانە بۆ ناو لم بڵێن بۆ شێوازە یەک باز و 3 بازە لەگەڵەوە ئێمە ڕاستی بێت وەکو پەیمانگاکەمان گرنگیان بۆ حاڵەتانە زیاتر بە ئەوانەی کە بەهرەیان هەیە پۆڵینکردنی ئاستەکانیان جاکردنی ئاستەکان گرنگی بەوانەیە کە زیاتر واتە گرنگی بە هەموو لایەنەکەین بە هەموو خوێندکاران بەڵام زیاتر بەوانەیە کە بەهرەیان هەیە و جیانەکەینەوە و دیاریانەکەین ئەمەش طبعاً کە تۆ زیاتر سەر ئەستۆی مامۆستا لە هەر بوارێکە ئێمە وەکو پەیمانگاکەمان یاریەکان جیاکراوەتەوە ئەتوانین بڵین تۆپی پێمان هەیە تۆپی دەستمان هەیە بۆنە گۆڕپان مەدان هەر کەسێک و اختصاصی خۆی هەیە بۆیە هەر کەسێک و لە بواری خۆیە گرنگیە بە زیاتر بە یاریەکان کە یاریام بکەین کێ لەم یاریە باشترە کێ لەوە باشترە و بەهرەکان جیا بکەینەوە مە بەسمانەوەیە بۆیە لێرەیە سپاس بۆخۆ ئەمان شەر توانیان کە بگەنە ئەو ئاسەی کە لێرە ئێوەی بین دەستان خۆش بێت بە مایکەکە وەڵاغ قسەمان بۆ بکە وتە چۆن یەک چیشمان بیر نەچێ ئێمە کە سەرەتا دەستمان کرد بە خوێندن لە پەیمانگا کەسمان یاریزانی گۆڕپان ئەوە دەرفەتێکی باش زۆر بەجدیشمە ینی ئەمە هیچی نیتیانە بڵام ڕێکلامە بۆ نمونە قسەیە کە بەس بۆ سەر تەلەڤیزۆن هەر بەجدی هەردووکمان لە ڕێی پەیمانگاوە دەستمان پێ کرد دەستان خۆش بێ کاک ڕەوەس ئەگەر مایکەکەی بیتێ چەند ساڵە خەریکیت من تقریبا واچە بۆ 3 ساڵ 3 ساڵ وەکو کاک شاوانتی ڕۆژانە بەردەوامی و ڕۆژانە بە بەردەوامی بەڵێمە تەواوی ساڵەکە لە ڕاهێنانین و تەنها پێنجشەمان و جومعان لە ماڵەوەین کامل لە هەفتەکە لە تەمرینین بە بەردەوامی ئەم خۆهەڵانەی ئێوە هەموو جارێڵێ گۆزە بە سەلامەتی نایەتەوە شەڵاقە تووشیز نابن بەس هیچ کاتێک پێکانتان هەبووە وەڵی ئتر ئەبێت پێکان لە چ بەشەکە زیاترە بێت زیاتر ئێمە وەکو چکە یاریزانی بازین زیاتر لە قاچمانە پێکان دروستە بێ ڕان بنی ڕانمان و لە پێمان لەم شوێنانە شکوی کەستان توش نەبوونە تا ئێستا توش بووین و توش ئەبێت وانە سوار تا فێری سوارکاری بێت دەبێت چەند جار بترێ بە عەرزیشە باش دەستان خۆش ئەمەی ئێوە پێکانەکەی زۆر سەختە بەڵام وایە بزەبێت جارێ خاصەتەن یاری سێباز یەکێکە لەو یاریانی زۆرترین پێکانی تێ چکە یەکێکە لە یاری هەرە قورسەکان یاری گۆڕپان و مەیدان مامۆستا مستەفا ئەم وەرزشە بێگومان تەمەنێکی هەیە تاکو جەستە و ئامادەیی تیاابێ ئەم جوڵانە ئەنجام بەڵانێ لەوە بە دوایتر پێکانەکان قورستر بێ ئەو جەستەی کە دایان ناوە تا ئەو تەمەنێک کەدایانەوە تا چ تەمەنێکە بۆ نمونە ستانداردەکەی دەستە خۆش بێ ڕاستی بێت ئێمە وەکو یاری گۆڕپانمە یاریەکی تاکیە یاریەکە کە زۆر زۆر قورسە هەم لە ڕووی ئەوەی بگەی بە ئاستێکی بەرز لەگەڵ ئەوەشە وەکو پاڵۆنان وتیان بە ئێمە بەردەوام ساڵانە بەردەوام بە درێژایی ساڵ ڕاهێنانەکەن وایە کە تۆ ڕاهێنانەکەی حتمما تۆ لەم ساڵەیە هەزاران جوڵە هەیە و ئەوانە بڵین لە ڕاهێنانە تووشی حاڵەتەوی تەمان پێکانیشی تایە بۆیە زۆر زۆر قورسە لە تەمەنیشە ئەتوانین بڵێن ئێمە وەرزش واتە هەمیشتی زۆر جیاوازی هەیە بۆنە لە جیمناستیکە یاری جیمناستیکە ئەتوانین بڵێن لە تەمەنی 4 لە 4 ساڵە بۆ 6 ساڵەوە دەست پێکەن هەتاوەکو 16 بۆ 7 ئەو پەڕی 18 ساڵ واتە ئەگەر تۆ یارزانی جیمناستیکی لە 18 ساڵانە تۆ پیری لە چاوی خۆیان بەڵام لە گۆڕپانم بەڵێ لەبەرەوەی جەستەی ها جوم گەوشتەکانە ئەوە یەکەگرێتەوە بەدام لە گەشایە بەڵام لە گۆڕپان مەیدانە بە پێچەوانەیە لە 18 ساڵیەوە دەست پێکرێت کە تۆ ئاسێکی بەرزە هەیە لە 16 ساڵی توانین بڵێن ینی ها ئەو جیاوازی هەیە لە وەرزشە
بەڵێ هەر جارێ بۆ هەر یاریەک جیازە ئەتوانین بڵێن تەمەنی تا ئێستا پاڵەوانی جیهانمان هەبوو کە ڕیکۆرد جیهان بە ناوی خۆیەتی یوسین بۆڵت لە 30 بۆ 32 ساڵیە کۆتایی هێنا بە وەرزش بڵێن بە تەمەنی وەرزشی باسیکی ئەوم کرد لە پێشکەکە ئەم وەکو کوڕانی یاخوا سەرکەوتوو بە سەر ئاستی کچان لەسەر ئاستی کچان بەشداری بوونی ئەوان لە باڵەوانێتەیە چۆن طبعا ئاستی کچانش بەتایبەت لە کوردستان و تایبەت لە شاری سلێمانیە زۆر پێشکەوتووە چەندها یارزانی کچمان هەیە کە پاڵەوانن و یارزانی هەڵبژاردەی عێراقن بە خۆشحاڵیەوە ئەو حاڵەتە هەیە لێرە لە سلێمانی بڵێن بە حکمی ئەوەی لێرەیە پێشتر پاڵەوانان خۆیان ئێستا ڕاهێنەرن ئەوانەی کە خۆیان ئێستا ڕاهێنەرن بڵێن پێشتر پاڵەوان بوون بۆیە گرنگیان بە هەموو کایەکانی وەرزش بەتایبەت لە گۆڕپان مەیدانە کچان و کوڕانیشە بۆ شار بەڵام زیاتر کوڕان کەمترە بەداخەوە گرنگی پێدرێت جێگەی دڵخۆش لەخوا سەرکەوتوو کاک شاوان ئەو مایکە بگرە بەدەستە و قسەمان بۆکەوتە چی لە کوردستانە هەمووی کۆکەیتەوە 6 یاریزانی کوڕ نابین ئێوە دوو لەو شەش ئێمە دوان دانێکی ترمان هەیە لە کەلار دو سێ دانی تریشمانەیە لە سلێمانی و تەواو کەسی تر نییە گرنگە و ئەنجامانەیە کە کاگڕۆس با کۆتاق ئەو دڵخۆشیاش لە تۆ بکەین لەگەڵەوەی کە هەموم ئەنجامە باشانە بەدەستێنن کاتی ڕاهێنان و خوێندن و ئەو بابەتانە چۆن بۆ خۆتان جیاکەنەوە جا پێشمان بڵێت چەند مامۆستاگەتان خێزانیش تا چەند پشتگیریتانە بۆی کە بتوان بەردەوام بەشداری لەم پاڵەوانێتی و بشتوانن لە لایەکی تریشۆ لە خوێندنیشا سەرکەوتوو زۆر سپاس کاک سەرکۆگیان ئێمە سەرەتا کە دەستمان پێ کرد بە میاریە قۆناغی یەکی پەیمانگامان تەواو کرد پاشەوە خولایەکمان بۆ دروست بوو بۆ ئەم یاریە من لە ڕێگەی پەیمانگاوە ئەم یاریەمان ناسی و پاشان بردەوە دەدەستمان پێ کرد بە هاوکاری مامۆستاکان بە هاوکاری ماڵەوەمان بە پاڵپەشتی ئەوان گەشتین بە ماستە زۆر دڵخۆشین بەوەی کەمەوەندارەتی ئێوە زۆر سپاس بوو هەمووتان لێرە شۆ زۆر سپاسی ماڵەوەمانەکەم دایکم باوکم بە تایبەت پاڵپشتێکی زۆرم بوون هەتا ئێستا ئێمەش سپاسیان ئەوە ئاگایان لە ئێوە پشتی ئێوەگرن جارێککە دەستان خۆش بە مامۆستاژیان دەستان خۆش بێنە متەجان زیاد بێت هیوادارین کە ساڵانە بەردەوامی بن بەم جۆرە پاڵەوانێتیانە بووی کە توانین ئاستی یاریزانەکانمان بە شێوازێکی باش بخەینە ڕوو و ئەمانیش لەشتان ساغ بێت و هەمیشە سەرکەوتبوون و لە ڕاهێنانی خۆتان بەردەوامێت دەستان خۆش بێت زۆر سپاس دەستان خۆش